وطني وطني باوانم أي وطني نشيب لا بالمي أي وطني نشيب لا بالمي عزيزي أبدا ما نكري أي خابه بابيرمي أي خابه بابيرمي إن جاء وطن ويكنيا عزيزي وطني ويكنيا أي خواب وعيد ليديا إن جاء ذكر بمي وطن عزيز بتو شريا جانك بتو شريا إن جاء بلامي ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە لەگەڵ هاتنی وەرزی گەشتیاریە پلانی تایبەتی خۆمان هەیە. پلانەکەش بۆ شێوەیە ئێمە بتوانین ساڵانە پێشوازی لە هاتنی گەشتیار و سەردانیکەر بکەین بۆ سنووری ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەڵەبجە. دیارە بەشێکی زۆری ئەو ناوچە گەشتیارانە کەونە سنووری هەورامانەوە. ئێمە هەوڵمانداوە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە پرۆژەی جیاواز بکەین لە ناوچە گەشتیاریەکانە. ئێمە ساڵانە پرۆژی جیاواز پێشکەش بە لایەنە پەیوەندیدارەکانەکەین هەم لە وەزارەتی شارەوانی و هەم لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و هەم لە پارێزگای هەڵەبجەوە بەڕێوەبەراتی و بەرهێنان و ژووری بازرگانی و تەنانەت سەرمایەدارەکانیش ئێمە ئاسانکاری تەواومان کردووە بۆ هەر سەرمایەدارێک کە بیاوێت پرۆژەی گەشتیاری لە ناوچە گەشتیارەکان بکات. بەڵام بۆ خۆتان نەزانین بەهۆی قەیرانی داراییەوە تا ئێستا نەتوانراوە بەشێک لەو پرۆژانە جێبەجێ بکرێت. ئێمە ئەم ساڵ خۆشبەختانە موافقەی چەند پرۆژەیەکمان وەرگرتووە بە ئومێدین لایەندیکی نزیکە ئەو پرۆژانە بکەونە کاریگەریەکی باشیان هەیە لەسەر بەرەو پێشبردننی کەرتی گەشت و گوزار لە سنووری پارێزگای هەڵەبجە و بەتایبەت لە هەورامانە. ئامانج و هەدەفی ئەم دیدارە بەشێکە لەو پرۆژەیە کە ئامادە کراوە بۆ ئەوەی بیارە لە کێبڕکێکە بۆی بناسیێنرێ بە گوندێکی گەشتیاری جیهانی. یەکێک لەو ڕێکێک لەو مەرجانەی کە پێویستە لە گوندێکی گەشتیاریە هەبێ پێویستە چالاکی ڕۆشنبیری و چالاکی ئەدەبی و هونەری دیداری ڕۆشنبیری تیاابێ. ئەم دیدارە و دیدارەکانی دوای ئەمەش بەشێکن لەو پرۆژەیە کە سوپاس بۆ بەڕێوەبەراتی ناحیەی دیارە و مەڵبەندی ڕۆشنبیری هەورامان و لایەنە پەیوەندیدارەکان هەمومان پێکەوە کارمان لەسەرەوە کردووە کە بتوانین باشترین پرۆژە ئامادە بکەین بۆی بیارە بکرێتە گوندێکی گەشتیاری لەسەر ئاستی هەموو جیهان. لاشم نزراني خاكي باكتبو جاي بخواصتي سريك ئامانجوی دیدارەیە بەڕاستی جێ هینەکەشەنە دیارە دروشمەکەشەنە کەماچۆ بیارە ماڵی مێژوی دێرین و کولتوری ڕەسەن. ئێمە چێوە گەرەکمانە چی دیدارۆ جراو چن لێ کۆڵێنەوەیەوە کە خەڵکی پسپۆر هەریۆ جبوار و جبوارەکانێ وەڵینەی مێژووی بیارێ شێوازی ژیوای خەڵکە کێش بنەما گەشتیاریە کێش و بنەمای ژیوای کۆمەڵایەتی بن خەڵکەکەی وەزمێ بەر و چەما ئینێش ئەگەر ئێمە نەتامێواچمیەک خۆم تامێواچمی سفری هەر ژمارن ئومێد کردبێ ئینە هەرمانی تەرێ شۆنی شەرەبەیە ئینە دیدارە پیانەیە نییە فەزڵ و یاگیوی دێمم لو یاگیوی تەریێرە نا بە پێچەوانەوە ئێمە باش و جوانی وێما کردمی گیر کەسیم تاوە باش و جوانی وەشکەڕۆ بەڕاستی وەروانەیە دیدار و بیارەی شش بنە کۆڵایە گێرۆ وەش پێسەواتم و ئارۆ دەستش نەکردن هەر ئارۆژ کۆتاییش بنەمێ و دیوارەکەش بە سەرپەرستی مەڵبەند ڕۆشنبیری و هەرامانی بە هەمکاری زانکۆ و هەڵەبجەی بەش و چالاکیەکە و ناحیە بیارە و چەند کەسێتی بیارەیی ملۆڕاوێ وێ تا ئانای نادێ چێو چێوەکە ویندێ تا ئیسە چەند پارچە شیارێ و پێشکەش کردیەوە لێکۆڵینی و پێشکەش کردیا ئیسانە لێکۆڵینی دووەمە ئینیشە وەردەوامێ بە یۆجە چێوە فرەک گرنگەکە لاکردەیە خانەقا و بیاری کاریگەری خانەقا و بیاری چونکە خانەقا و بیاری بە ئەزهەری گولانە نامێژامێنێ دەیان سەدان کەسی چێ
بارشێنێ مەکتەبشە تەماملانی یاگەکاتەر و هۆرامانیانە وەڵێ بێنێ بەڕاستی خزمەتشە بە معرفە و بە ئەدەب و بە وەڵکۆتەی ژیوای کۆمەڵایەتی و ڕۆشنبیری خەڵکی کردن. أي خاضوي برهون وطني وطني باغن أي وطني نشيل بالمية عزيز جارة أم ديدارة هدفي ئاماژ بە لەسازکردنی دیدارە ناسادنی بیارەیە و فۆکسکردنی سەر بیارەیە لە ڕێی کەناڵەکان ڕاگەیاندنەوە باسکردنی بیارەیە لە ڕووی گەشتیاری کۆمەڵایەتی مێژوویی کاریگەری خانەقا پێکەوە ژیان و کەلتوری ناوچەکە لە ڕاستیە ئەمەش خۆی لە خۆیە ئەبێتە هۆی زیاتر ڕاکێشانی گەشتەر بۆ ناوچەکەمان و ئەمان جێگەشمانەیە بەڕاستی بەپێی ئەو میعانانەی کە ئەو وەفدەی سەردانی حکوومەتی عێراق کە سەدای ناحیەی بیارەیان کرد باسییان لە سازکردنی چالاکیە کرد کە ئەچێتە زمنی ئەو خاڵانەی کە ئەچێتە سەر یەکێک لەو دافعانەی کەوا بێرە گوندی گەشتیاری بناسێ ئەمەش ئەم سازکردنی ئەم دیدارەش ئەو ئامانجەشمان هەیە ئێمە تاحتیدمان نەکردووە وەفدێک لەلایەن دەستەی گەشت و گوزاری عێراق و سەردانیان کردی سەر بە وەزارەتی گەشت و گوزاری عێراق بوو وتیان بەپێی کۆمەڵێک معیار هەژ ناوچە لەناو عێراقا دیاری کراون یەکێک لەو ناوچانەی هەڵیان بژاردووە بیارەیە دیارە کە ئەڵێن بیارە ئێمە سەرجەم ناوچە گەشتیاریەکانی سووری ناحەی بیارە کاریگەریان هەیە بۆ زیادکردنی ئەو خاڵانەی کەوا بمانەوێت بیار و گوندی گەشتیاری بناسێنین بۆیە ئەوە ئێمە دیاریمان نەکردویان ئەو وەفدەوە دیاری کراوە ئەمە یەک دوو یعنی ئاشکرایە و ناشاردێتەوە بیارە هەڵکەوتەی جوگرافی ئاو هەوای کۆمەڵایەتی لایەنی ئاینی پێگاتی کۆمەڵی سەبەب هێوای لەم مەفدە کردووە کە بیارن وەکو یەکێک لەو ناوچانە کاندید کردبێ بۆ بچێتەوە ئەو بچە بڕکێەوە ئێمە لە کۆبوونەوەکانمانە کۆمەڵی ئەساساتی حکومی ئامادەبوون هەڵەبجەوە هاتبوون هەمویان تەوسیە کراون و بڕیاریان نیاوە ئینشاءڵڵا خەریکی داتاکۆکردنەوەن و بە تەنسیق بەردەوام لەگەڵیانە لێمە و ئەمە ژێکێکە لەو هەنگاوانەی کە وەکو بەڕێبەراتی ناحیینارە ئێمە ناومانە بۆی بتوانین سەرجەم ئەو داتایانەی کە پێویستن کە ئەبێتە هۆی ئەوەی کەوا لەو چێبڕکێ تموحمانە ئینشاءڵڵا سەرکەوین پێشکەشیان بکەین هەر بیارە پایتەختی هەوین نییە سنووری ناحەی بیارە هەمووی پایتەختی هەولامانە نەک خودی بیارە ینی بە تەوێڵە و بە بیارە و بەهینەوە ئەمە یەک دوو ناشادرێتەوە تو ئەگەر مقارنە بکەین لە نێوان 4 ساڵ لەمەوبەرە لەگەڵ ئێستاە ئەو ژمارە زۆرەی گەشتیاری کە ڕووە کاتێ ناوچەکەمان پێم وایە وەڵامی و پرسیارەی بەڕێستە کە ئەڵەی چیتان کردووە ئەو هەموو گەشتیارە بێ ڕووکە ناوچەکەمان کات ئێمە لە ڕووی ئیداریەوە تەنسیخی ئیداری کارە ئاسانی و بەڕاستیکردنی ئەو هەموو مەتاعیم و ئوتێلات و چێشتخانە و شتانە و بەڕاستی بردنی ڕێگەوبان بۆ زۆربەی شوێنە گەشتیاریەکان و دەرچوونی لیژنەکانمان کار ئاسانیکردن بۆ گەشتیارە وای کردووە کە ئێستا بوارە بۆتە سەنتەری گەشتیاری ناوچەکە لەو مەحافەزەی هەڵەبجە تخوا كوشي بي ورا صوتك علي في مكذل ئەم دیدارە پێوترێ دیداری بیارە بۆ ناساندنی هەموو لایەنە جیاجیەکانی معریفی و کۆمەڵایەتی و ئاینی و ڕۆشنبیری ناحیەی بیارەیە نەک تەنها گوندی بیارەیان شارەدی بیارە بەڵکو هەموو ناحیەکە بەگشتی کە پێکاتووە لە کۆمەڵە گوندی زۆر بۆ ناساندنی ئەو بابەتانەیە ئەلبەتە من لەم دیدارە بە توێژینەوەیەک بەشدار بووم لە ڕۆڵی خانەقای بیارە لە مێژووی هەورامانە خانەقای بیارە لە 1370 کۆچیە شێخ عومەری ضیاءالدین کە کوڕی شێخ عوسمانی تەوێڵەیە دروستی کردووە و ئەم خانەقایە تەنها خانەقایەک نەبووە بۆ جێبوونەوەی فەقیر و هەژار وەیە بۆ جێبوونەوەی مرید و منسوبی ڕێبازی سۆفیزمی نەقشبەندی بەڵکو جێگەیەک بووە بۆ پەروەردەکردنی تاکی زانا و ڕۆشنبیر و خاوەن فکری ناوچەکە وەیە شێخ عومەری بیارە هەڵساوە گەڕاوە گوندەکان هەتیوەکان کە باوکیان نەبووە نازدار بوون باوکیان وفاتی کردووە وەریگرتوون لە وەلی ئەمرەکانیان و هێناونی لێرە کردوونی بە فەقێ بۆ ئەوەی کەوا ببن بە مەلا مامۆستا مەلا ئیبراهیمی شاتری لە باسکردنەکانی خۆیان ئەفەرمێ ئێمە 60 دانە هەتی و بووین باوکمان نەبوو شێخ عومەر هێنابووینی لێرە دەرسی پێخوێندین و تربێتی داداین و کردینی بەو زانایانە و بە تەواوی کوردستانە بڵاوی کردنەوە ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی خەمخۆری
و هەستکردن بە بەرپرسیارەتی شێخ عومەرە بۆ ئەوەی کەوا نشری علومی ئیسلامی بکە لە ناوچەکە هەتاوەکو تاکێک پەروەردە بکە کە تاکەکە هەم لەسەر ئاستی ئیمانی باڵام بێ و هەم لەسەر ئاستی ئەخلاقی و ڕۆشنبیری و علمی و زانستی و فکری لە ئاستێکی درۆ بکابێ کە تەواوی دنیا زانایانی دەرچووی بیارە گەشتووە پێیان و توانیویانە خزمەت بکەن لە ناوچەکانی خۆیان. يانك رضيب ومريض أي هوى رضيب ومريض إن ئی دیداروبیاری جە پەنج بابەتاوی ژوینێوە مێژوو هەورامانی بەگشتی بیاری و هەروەها ژیوای خەڵکچەنی وەڵتەر ژیوان ڕۆشنبیری ئەدەب و ئی سنووریە بە تایبەتی بیاری و هەروەها کۆمەڵایەتی بەداخەوە کۆمەڵایەتی چی سنوورنە چەنینە سەر و ئی بابەتاگیریە بێ بەداخۆ بەهۆ گۆڕانکاریاوە کە سەر و ئی ناوچێرە ئامێنی بە تایبەت هۆرامان بە تایبەتەریش بیاری چنجاری تەختەکرێنیشە بە تایبەتۆینێ کاڵەو بێنێ ئینامی هۆڵێنێ بەڵام زەحمەتە یاومێ پانەی کە زووتر کە 6 ساڵی وەڵین من ئومێد کەرو یاومێ مەرحەلێ بەڵام ڕەنگا کشێ زەحمەت بوو کارکردەی فرە و مانیای فرێشکەرەکە شوگردی ماوەڵیش پێدیم. صدق بويجي روضة كله هاجي بويجي روضة كله وطني جيانكم وطني باغنم أي وطن أراني بەڕاستی ئارۆنێ دیدار و گر لێ و هەنجە شارەکانێ دیدار و شارەکە کریۆنێ پێی ئانەی ئاشارێ ئاخەڵکێ ئاجی لێ ئانەوە تازە کە تازە یاوان پەنێ ئاگاش جەهیزی پەری و جەمێژوو شارەکێش بوونێ چونکە ئاچێوێ ئایانی ئارە وینیشە ئامێژوو ئاروهیزی دروست نەکریان فرەفرەش پۆشیێن ئارۆ ئانەوە تازێ ئاگاش جەهیزی و پەری نییە جا هەر کەسێوێ هەر نەتەوێوە هەر زوانێوە خەڵکو هەر یاگێوە ئاگاش جەهیزی و پەرێن نەبوو مەتاوە بەرنامە پێسەوای و پێرێوێش بنیۆرە ئارۆ تۆ ئەگەر فۆلکلۆرەکەڵ پێ نمونەی هەرمانە دەستیەکی ئەگەر تۆ هەر خەریک بی و کەس چەنەوە نەسانۆنێ ڕۆپوکیایۆ ملۆنێ ئارۆ حەچی چێوە تاو واش و بە تەعبیرێوێ دەسوودیم هەرمانە نییە نەپەنەش بەڵام وەختێکە قوڕان وانی یا نماکەری یا عەمرەکەری یا حەجکەری مشۆ دەسوودیمڵ بوو ئارۆ دەسوودیم و ئارۆی مادەن ئەگەم مادەڵ نەبوو مەتاوی هیچکەری هیچ پارێزنی نە کللتور و نە فەرهەنگ و نە ئەدەبیات و نە مێژوو باو باپیر ئاروچ خەڵک و هەورامانی جەفرۆ چێوانێ تاوی واچی سەرمەشقا بەڵام سەرفکردەی مادەینێ پێی پارێزنای فۆلکلۆرەکەش و ئەدەبیاتەکەش و مێژوەکەیش بەڕاستی فرەفرەکەم تەرخەمە ئارۆ زەمینە فرەفرە لەبارە ئارۆ هەورامان چەنی ماچی زەمینێەوە نەختینەن پێی چێشڵگەرێک بۆ چەنە شانی دمایی بەرهەمەکەڵ هەن مەسەلەی فۆلکلۆری ئارۆ مادەم خەڵکێوە گەشتیار ڕۆژکردنە هۆرامانی تۆ تاوی دەزمایەوە پێیوە دروستکەرینە و هەم پارێزنیش و هەم سەری شۆژیوی جارا باخ خەڵکی ژیونێ ئارۆ مشۆخ باخ زەر لێوە تەرۆباری باخەنە خزمەتشکەری بەڵام مەسەلەی فۆلکلۆری و هەرمانە دەسیە ئارۆ تاوی برێ و شادەی پەنە مادەم گەشتیارمێ بەڵام گەشتیارەکەیش کەمێ نرخێوە زیاڵە نەوزی سەر و چێوەکەی کە یاگی تەرۆ چێگەی هەرزانتەر بوو مشۆ مراعات و گەشتیارەکەی کەری کە ئاڵواوە دەیتەرە و پێکیانۆنێ کە دوێ کەسی لوێەوە ویست کەسی تەرە پێکیانە ئینە هەم پێ خەڵکەکەی خاسا هەم پێ کللتور و فەرهەنگی ماخاسا تاومی هەرمانەش سەر کریۆنە وطني باغنم أي وطن أراني جيانم مخالفينني فيتا أمضي خوي شوانم جيانك وربي شوانم إن جاء شعوبي حرحر صوتي شوير سرەتا بە خێراتنتان دەکەم طبعا ئەم دیدارە بەشێکە لەو پرۆگرامی کە لایەنی ئیداری
بەڕێوەبەتی ناحەی بیارە لەگەڵ بەڕێوەبەتی گەشتوگزاری پارێزگای هەڵەبجە و ئیدارەی پارێزگای ئیش بۆ ئەوەکەن کە بیارە وەکو گوندێکی گەشتیاری لە سەراسی جیهاندا بناسێنرێت و بچێتە ناو پێشبڕکەیەوە. ئەم دیدارە شەر بەشێکە لەو ئیشوکارانەکە بەڕێوە برێت. بە سپاسەوە بۆ مەڵبەندی ڕۆشنبیری هەورامان و سەرۆکاتی زانکۆی هەڵەبجە و هەروە بەڕێوەتی ناحەی بیارە کە هەستاون بەم دیدارە کە کۆمەڵێک لێکۆڵینەوە و توێژنەوە لەسەر لایەنی کۆمەڵایەتی و زمان و کۆمەڵناسی و هەروەها لایەنی ئاینی و ڕۆشنبیری و جوگرافی و گەشت و گوزاری بیارە خراونەتە ڕوو وەکو ئەوەی کە ئەم ناوچەی خاوەنی چ توانستێکەوە پێویستە چی بۆ بکرێت بۆ ئەوەی پەرێ پێ بدرێت و بچێتە ناو ئەو پێشبڕکەوە. لە ڕاستیە ئەوەی کە لە هەورامانە هەیە ئەتوانین بڵێن تا ڕادەیەکی زۆر هەوڵی تاکە کەسی و شخصین خەڵک و دانیشتوانی ناوچەکە و خاوەن باخەکان ئیشەکانیان کردووە. ئەو شتانی کە کراون بۆ منە لە باخەکان و کەپرەکان و شوێنی دانیشتنە و کۆمەڵێک خانوو کە بەکرێ ئەدرێتە گەشتیاران زایدەن چەند هۆتێلێک کە بۆ منە 2 هۆتێلەیە لە ناحی بیارە و چەند کابینەیەکی گەشتیاری وە مۆتێلمان هەیە لێرەدا کە خزمەتی گەشتیارانەکەن کە لەلایەن کردی تایبەتەوە باشترە بڵین جێبەجێ کراون و ئەو سەرمایەدارانی کە لەم ناوچەیەدان دەستێکی ئاوەدانیان هەیە لە ڕووی کردی گەشت و گوزاریەوە. بەڵام وەکو لایەنی حکومی ڕاستی وەکو لایەنێکی چاودێرە زیاتر و ئەوەی کە ئێمە بینین وەکو لایەنێکی چاودێرە لیژنە دووسەکە بە دوواداچوون بۆ زێدەڕۆیەکان و کەم و کوڕیەکان کە لەم ناوچەیەدا بێت یان هەڵەسێ بە ئاگادارکردنەوەیان بە غرامەکردن یانە زیاتر ڕۆڵێکی چاودێریکردنی بینی وەکو ئەوەی کە ڕۆڵێکی خزمەت گوزار بێت لە ڕاستیە. بەڵام لەگەڵ ئەوەشا کە بیارە بەڕاستی کۆمەڵێک توانستی تێدایە کە ئەتوانێت بکرێتە ناوچەیەکی گەشتیاری گرنگ و بتوانێت بۆکو باشترین گوندی گەشتیاری لەسەر ئاسی جیهانە بناسێنرێت و ئەکرێت لایەنی حکومی ئیشی باشتر بکە و خزمەتگوزاری زیاتر دامیکە بە تایبەتی لە ڕووی ڕێگاوبان و شوێنی وەستانی ئۆتۆمبیل گاراج بۆ گەشتیاران و بەرزکردنەوەی کوالیتی ئەو شوێنانەی کە بە کەپر و شوێن و دانیشتنی و باخ و باخاتەکانن کە لە ڕاستیە سادەترین خزمەتگوزاریان تێدانە ئەوەی هەیە کە تەنها سروشتەکەیە هیچ دەستێکی مرۆیی نەگەیشتوێتەوە و ئاوادان نەکراوەتەوە. وطني وطني ضانم أي وطن أراني قيانم بخوان بينني فيضا أمضي خوي شوانم قيانك ورمي شوانم إن جاء شعوبي حرحل صوتي شوير برو ئەزانی ئەوە بێت لەلایەنی ئامادەکارەکان بپرسی بۆچی تەرکیزیان لەسەر بیارە بۆچی ئەم دیدارە ناونراوە دیداری بیارە ئەگەر من بەدەر لەلایەنە گەشتیارەکەی قسە بکەم بیارە ئەتوانم بڵێن ئەوەندە معریفەی تێدایە ئەوەندە بابەتی تێدایە کە بتوانی لە ڕووی ڕۆشنبیری لە ڕووی عەقڵگەرایی و لە ڕووی ئەدەب و هونەر ئەوانەوە زیاتر لەوەشی لەسەر بکەی. ئێمە بیرمان نەچێ بیارە مەڵبەندی ڕێبازی نەقشبەندیە پایتەختی ڕێبازی نەقشبەندیە کە زۆرێک لە شێخە گەورەکان زۆرێک لە شێخانی گەورەی کە لەسەر ئاسی جیهانیش و هەرێمی کوردستان و عێراقیشا دەوریان هەبووە لە بیارە بوون و لە بیارەوە چەندین مەلا و زانای ئاینی گەورەیان پێگەیاندەوە بە ئێستەشەوە کە خانەقای بیارە یەکێکە لەو ناوەندە ئاینە گەورانەی کە ساڵانە چەندین مامۆستای ئاینی و زانای ئاینی پێشکەش بە هەموو عێراق و هەرێمی کوردستان و تەنانەت وڵاتانی دەرەوەشەکە بیارە تایبەتمەندی زۆری تێدایە و ئەکرێ پێم وایە ئەمە یەکەم جاریشە کە بە وردی کار لەسەر خودی بیارە ئەکرێ هەم لە ڕووی مێژوویەوە هەم لە ڕووی ئەدەبیەوە هەم لە ڕووی کولتوریەوە هەم لە ڕووی گەشت و گوزاریشەوە ینی بم شێوازە ئەم چالاکیانەی لەسەرەکەی هیوادارین ئەم چالاکیە کۆتا یەکەم چالاکی کۆتا چالاکیش نەبێت. أي وطن نشيب لا بالمية أي وطن نشيب لا بالمية أعزيزي أولا ما نكي أي خابه بابيمية أي خابه بابيمية إن جاء وطن وريكن يم أعزيزي وطني وريكن يم أي خابه بعيد ضيديا إن جاء ذكر بمي
عزيز بتو شريم جانك بتو شريم إن جاه بلامي شمال عزيزي بلامي شمال أخوة بما ئیتر لە هەموو کاتەکانی ترا پڕ بووە لە فەقێ و فەقێ لە تەواوی دنیاوە خەڵکی بۆ هاتووە بۆ نمونە فەقێ هەبووە ئەفغانی بۆ لێرە خوێندوێتی فەقێ هەبووە خەڵکی وان بووە فەقێ هەبووە خەڵکی غەزە بووە فەقێ هەبووە خەڵکی جنوبی ئەفریقیا بۆ هاتووە لێرە خوێندوێتی بۆ تەمەلاو گەڕانەوە بە وڵاتی خۆی ئەمە نیشانەی چییە؟ ئەمە نیشانەی پێگەی خانەقای بیارە و حوجرەی خانەقای نەقشبەندیە لە بیارە لەسەر نەخشەی تەواوی زانستی مسلمانانە لە تەواوی وڵاتانی جیهانە. گومانیتیانی ئەبێ ئێمە هەوڵ بدەین چۆن بیارە لە ڕووی گەشتیاریەوە پێگەیەکی گرنگی هەیە ئەبێ هەوڵ بدەین لە ڕووی گەشتیاری ئاینیشەوە پێگەیەکی تری هەبێ و خەڵکی بتوانێت بێ سەردانی شوێنە گەشتیاری ئاینیەکانی ناوچەی هەورامان بە گشتی بیارە بە تایبەتی بکات بە ئومێدم بەردەوام بێت چونکە ئەمە مەڵبەندی ڕۆشنبیری هەورامان و ناحەی بیارە و ڕاگەیاندنی زانکۆی هەڵەبجە ئەنجامیان داوە بە ئومێدین ئەمە ساڵانە دووبارە بێت. شمال عزيزي ظلامي شمال أخوة بما ئەگەر تەماشە و دەوروبەر و ئێمە کەرمێ دەوروبەر و هەورامانی دەوروبەر و کوردی بە یەری نەتەوێ دەورە دریان فارس و تورک و عەرەب جەگردی گۆرەتەرە پێشە مێژووی پێشە بۆ نەو قورئان یۆ کە سەرچەمێوەن پێی ئانەی کە زوانی عەرەبی بە پارێزراوی منەوەی عەرەب دلی عەرەبی چەنێ دلی ئی ویس و دووە وڵاتە عەرەبەینێ میسر جەگردی گۆرەتەرە میسر مێژوو جەگردی کۆنتەرە مێژوو فرۆ پێغەمبەرەکان میسرە نەبیێنی خاسەتەن بەنی ئیسرائیل و بەنی کەنعان چاگە بێنی دلی مێژوو ئەهرامەکاشن دلێ ئی ویس و دوو وڵاتێنە و میسری چەنێ دوێ یاگی هەنێ فرەفرە بە ناوبانگێنی یۆشا ئەزهەرە ئینە زانکوێەوە ئیسلامی سەرتاسەری جیهانیا پێسە مێژووی و هەتا ئاروش بەردەوامە دووەم شەرمەشێخ سەیرانگەیەوە فرەفرە گۆرن من ئارۆ بیاریم کردێنە بە شەرمەشێخی و بە ئەزهەریش ئاڵ بە دوێ یاگەیەوە میسر ئی دۆرەشە دیێن بیاری بە یەک یاگۆ هەردووی دۆرەکە شەرمەشێخی و ئەزهەریش بینو إنجا بيا قبوزك جانك بمال بويتني أي هوار بمال بويتني جاي بخواصتي سريك شيخ عزيزي ستي سريك شيخ بیارێ دیاریکرێن یەکەم بیارێ ناحیەن مرکز هۆرامانە پسەی سەباسمی پایتەخت هۆرامان ویدیم بە حکومانێ ناحیەن دووەم ڕەنگامێ مثال ڕۆ تەوێڵی کریا بۆ ڕۆ دەگاکا کریا بۆ ڕۆ مەراسیمی تایبەت کریا بۆ بەڵام پێبیاری ئی مەراسیمە تایبەتی نەکردێنێ ئینە یەکەم جارە نەکەرە کولتور و فەرەنگ گۆرامان یانێ ئێمە فیستیڤاڵی و هۆرامانی ماکردن ئاچێمان گر باسکردن یە و دوێ و یەری و چوار و پەنج فیستیڤاڵی ماچۆی ماکردنی و ئی چێوێت تیکرارۆکردێشە ئەجۆم هەدەفمە پێکۆ ئێمە گەر وەخت وێش تاوا بۆمە دێمێ ئامانجی دانمە و ئیسە چێ هەلوێت لێ بیارێ ئاچیوە کولتوریەکە هەنێ بێنێ ئیسە گرینە لێ بازار و دوکانەکانە وەرەشیە ئازیزم. يانك بكوي ستون أي خواد ويفرهون وتني لڕاستە ئەوەی کە هەیە بۆ ئەو نووسراوەی کە لە عێراقەوە هاتووە ئاماژەی بە کۆمەڵی خاڵیاوە کە بۆەوەی ئەم ناوچەی بچێتە ناو ئەو پێشبڕکەوێکێک لەوانە ئەوەیە کە ئەم ناوچەیە پێویستەکە سروشتەکەی پارێزراو بێت ینی کەمتر دەستی مرۆڤی پێگەیشت بێت لە ڕووی سروشتیەوە ئێمە لێرا کەم و کوڕیمان هەیە کە پێویست بەوەکە شارەوانی بیارە شارەوانی تەوێڵە ئیش لەسەرەوە بکرێت ڕێگە نەدرێت بەوەی کەوا لە شێوازی دروستکردنی خانوەکانە لە شێوازی دروستکردنی باخ و باخات و تەڵانەکانە هەندێک کەرەستەی مۆدێرن بەکاربێنێت بۆ ئەوی سروشتی ناوچەکە وەکو خۆی بپارێزێنێت لێرەدا ئێمە هیچ کەم و کوڕیتیانێک کە چاو لە هەورامانی دیوی ئێران بکەین کە سروشتەکەی خۆیان پارێزتە و توانیان لە یونسکۆ وەکو شوێنەوارێکی کەلەپوری مێژووی خۆیان تۆمار بکەن کە ئێمەش بتوانین
لە یونسکە خۆمان تۆمارکەین لە ڕاستیە ئێستا ئێمە لە ڕووی سروشتیەوە گرفتمانەیە هەندێک خانوو دروست کراوە کۆنکرێت و شیش و ئەوانەی تیا بلۆکی تیا بەکارێنراوە کە ئەمانە بەڕاستی سروشتی نین و بەدەرن لە سروشتی ئەم ناوچەیە بۆیە نووساوەکە زۆر جەخت لەسەرەوەکاتەوە کە پێویستەکە ئەو ناوچەیە یەکەی لە خاڵەکانەوەی کە سروشتەکەی پارێزرابێ خاڵێکی دیکە کە ئەوەیە پێویستەکە کە ئەم ناوچەیە خۆ بژێوی بوێت تا ڕادەیەکی زۆر واتە پشت بە لایەنی خۆراکی و دروستکراوەکانی خۆی ببەسێت لە هەورامانە لە ڕاستیە کۆمەڵێک پیشەی دەستی و کۆمەڵێک بەرهەمی هەویری و خواردەمەنی هەیە کە ئەمانە تا ڕادەیەک زۆر دەرفەتی ئەوە ڕەخسێنن کە بیارە بچێتە ناو ئەو پێشبڕکەیەوە بەڵام هەروەکو ئاماژەم پێدا لێرەشە ئێمە پێویستمان بەوەیە کە لایەنی حکومی ئێحتیمام و گرنگی پێبدان بۆ ئەمە چی بکرێ باشە یەکێک لەو شتانەیە کە گرنگە پێویستە مۆزەخانەیەکمانە مۆزەخانەیەکی فۆلکلۆریمانە بێ ئەو پیشە دەستیانە شتە کە لە پوریانەی کە هەمانە لەو مۆزەخانەدا بپارێزێت لەو شتە دەستیانەی کە دروستکراون بۆن منە لە دیمەک و لە کەرەسە و کەلوپەلەکانی نان خواردن و کەوچکە و قاپ و دەوری و هەتاوەکو شێوازی پەنجەرە و وا بڵێن سەردەرگا و سەرپەنجەرە و هەروەها دەرگاکان و کۆمەڵشتی دیکە بە دەست دروستکراون لە داری سروشتی ناوچەکە هەبوون کە ئەمە ئەو ڕێکخراوە زۆر زۆر ئێحتیمام بەم شتانەدا کە بپارێزین لەو ناوچەیەدا بوونیان هەبێت بەڵام بەداخەوە خەریکە وردەوە دەلای ئێمە ئەو شتانە کاڵە برێتەوە بۆیە گرنگە بە ڕێبەراتی ناحیەی بیارەوە شارەوانی بیارە و تەوێڵە ئیش لەسەر ئەم شتانە بکە ئەمانە بە خاڵە جەوهریەکانن کە ڕێکخراوەکە ئیشیان لەسەرەکە جگە لە لایەنی سروشتی و جوانی ناوچەکە و ژینگەی و بوونی سەوزایی و ئاژەڵ و باڵندە کێویەکان کە ئەمانە بەڕاستی لە بیارەدا مەوجودن تەنها پێویستی بەوەیە کە خزمەت بکرێن و کۆ بکرێنەوە